هێڵی ئاسمانیە عراقی 75 ملیۆن دلاری فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان قەرزدارە، لەو بڕەش 20 ملیۆن دیناری هی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و 55 ملیۆن دلارشی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە کە کۆکراوەی قەرزی خزمەتگوزاری نیشتنەوەیە. گەشتیار، فڕۆکە و هەندێک خزمەتگوزاری ترە لە سەرەتایکردنەوەی ئەو دوو فڕۆکەخانەیەوە تا ئێستا. ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندنی هەرێم بە ڕۆژنامەی ئاژانسی ڕاگەیاندووە ئەو پارەی کە لای هێڵی ئاسمانی عراقیە هی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلەیمانیە کە پاری خزمەتگوزاری و نیشتنەوەی فڕۆکە و چەندین خزمەتگوزاری تری تایبەت بە گواستنەوەیە. وتیشی کار بۆ گەڕانەوەی ئەو بڕە پارەیە دەکەین. بۆ ئەو مەبەستەش نووسراویان کردووە بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم بۆ ئەوەی لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە داوای ئەو قەرزە بکرێت. حکومەتی هەرێم تا ئێستا بەڕسمی داوای ئەو قەرزەی لە حکومەتی عراقی و هێڵی ئاسمانی عراقی نەکردووە، بەڵکو لە کۆبوونەوەی وەزیری گواستنەوەی هەرێم لە کابینەی پێشوو لەگەڵ لێپسراوانی عراق ئەو بابەتە باس کراوە. لەو بارەیەوە تاهیر عەبدوڵڵا بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی وتی فڕۆکەخانەی سلەیمانی نزیکەی 20 ملیۆن دلاری لای هێڵی ئاسمانی عراقیە و تا ئێستا ئەو قەرزەیان وەرنەگرتووەتەوە. وتیشی چەندین جار داوایان کردووە کە ئەو پارێ بگەڕێنرێتەوە، بەڵام تا ئێستا ناگەڕێنراوەتەوە. ئەوە ئەرکی وەزارەتی گواستنەوەی حکومەتی هەرێمە کار لەسەر ئەو بابەتە بکات و ئەو قەرزە وەربگرێتەوە. بەپێی زانیاریەکانی ڕۆژنامەی ئاژانس لەلایەن بەڕێوەبەرایەتی فڕۆکەخانەکانی هەولێر و سلەیمانیەوە هێڵی ئاسمانی عراق ئاگادار کراوەتەوە بۆ جێڕانەوەی ئەو پارەیە، بەڵام هیچ وەڵامێکیان نەبووە. هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلەیمانی لە ساڵی 2003دا بەردی بناغیان دانرا. تا ئێستاش گەشتەکانیان بەردەوامی هەیە و ساڵانە بە هەزاران گەشتیار لە ڕێی ئەم دوو فڕۆکەخانەیەوە گەشت دەکەن.